کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیارم ئەوەیە کاتێک کە تێگەیشتن لە تێرۆریزم بە فاکتەرێک بۆ سەرکەوتندا دەنرێ بەسەر تێرۆردا ئایا لە جیهاندا بە گشتی و ئەوروپاش بە تایبەتی ئەم تێگەیشتە هەیە؟ ئەم کاتێ باش کاک بڵێن لە ڕاستیدا نەخێر بە پێ تێگەیشتنی من وەکو پێویست تێگەیشتنی پێویست نیە لایەن وەکو حتا وڵاتان و بەداخەوە بە تایبەتتر لە ئەوروپا. بۆ نمونەیەک عرضکەم کە ساڵی پار کەسێکی وەکو دەیڤید کامرۆن سەرۆکوەزیرانی بریتانیا لە ناو پەرلەمان لە کاتی کۆچن تایم ئەڵێ بە ئەندامان کە لە ئەمڕۆ بەدوا وەکو شتێکی زۆر گرنگی کەشف کرد بێ ئەدڤایزێکی خراپی مەبەستەوەی کە ئەدڤایزەی خراپیان هەیە وەکو پێویستیان ناگەن بەڵکو خۆشیان تێنەگەشتنەوە ئەدڤایزانە وەکو پێویست ئەڵێت لە ئەمڕۆ بەدواوە مەڵێن ئایسیس یان ئایسڵ بەڵکو بڵێن داعش لە کاتێکە بێ ئاگایە لەوەی کە ئایسیس ئەکرۆنۆمی ئیسلامیک ستیت in Iraq and Sham یان in Iraq in Levant بۆ ئایسڵەکەی لە کاتێکە داعش ئەکرۆنۆم عەرەبیەکەیەتی لە ڕاستیە بۆ شێوازە ئەدڤایسیانەکەن لەبەرەوە وەکو پێویست بە هیچ شێوەیەک تێناگەن ئەگەر وەکو پێویستیش تێنەگەن لە ڕاستی لە خودی ئێرهاب لە ئایدۆلۆژی ئێرهاب لە مێژووی ئێرهاب چۆن سەری هەڵداوە ناتوان وەکو پێویستیش بجەنگن لەگەڵیان. باشە کاک محەممەد ئەی لایەنە ئیسلامی میانڕەوەکان خۆیان تێگەیشتیان هەیە بۆ تێرۆر و بەتایبەتیش بۆ مەترسیەکانی کە تێرۆر لەسەر ئاین دێنێتەوە؟ پێم وایە بەڵێ تا ڕادێکی زۆر باش بە تایبەت ئەو ئیسلامیانە ڕەوانە کە لە ئاستی سیاسەتە وەکو حزب و لە ئاستی ممارسەی سیاسیە هەوڵ و تێکۆشانیان هەیە زۆر جوان تێگەشتن بەڵام بەداخەوە هاوکاری ناکرێن بەڵکو دژاتی شەکرێن. بۆ نمونەی جوان سەر هەڵەدا لە تورکیا خەڵک بێدەنگە بێ بەڵکو پێشی خۆشە انقلابی بەسەر بکەوەکو بینیمان پێش هەفتەیەک لە حتا لە کوردستانیش دێن یعنی لە ڕاستی ئایدۆلۆژیی تونوتیژی ئیسلامی و ئێرهاب بنەمایەکی مەسەن وەهابیزمەیە سەلەفیەتیە کە بە ئاشکرا خۆیان لێمە سەلەفی جیهادین کە خۆناغێکە لە دوای سەلەفیەت سەرکێشن بۆ تونوتیژی پەریان پێدەن زۆر بەسیتی یعنی لە کاتێک گەر بێت و باسی کوردستان بکەن لەم خاڵام ئەمە دوو زەرری گەورەیەکە یەکیان ئەو زەرێکی ئێستا باسی لەسەرەکەن تێگەیشتن نیە و وەکو بڵێ هەماهەنگی نەکردنە لەگەڵ خەڵکی میانەڕەوە مسلمانی میانڕۆ ئەحزابی میانەڕەوە بەڵام ئەوان وازانن بۆ دەستکەوتێکی سیاسی کورد بۆ دژایەتی میانەڕەوەکان بکەن پەرە بەو سەلەفێدن کە لە قۆناغی داهاتووە دەست ئەوەشێنن. بەڵام کاک محەممەدیەکی لە پرسیارە سەرەکیەکان ئەوەیە لە بەرامبەر ئەو گوتارەی کە سەلەفیە جیهادیەکان توندوتیژی پیرۆز دەکەن گوتارێکی شەرمنانەی ئیسلامی میانڕەوەیە جا لە کوردستان بێە لە شوێنەکانی تر ئیسلامی میانڕەوەکان دەتوانن چی بکەن؟ قوربان عەرزم کاتێک کە باس لە دین ئەکەین تێک ڕای دینەکان تر بەدەر لەوەی کە دینی ئاسمانیە یان هەر دینێکی تر باس لە خواپەرستی و دڵ ئارامی و چاکە بوون بۆ خۆت و بۆ خەڵک و بۆ کۆمەڵگا هەموو پرینسیپە جوانەکان لە ئاینەکان هەیە. ئەمە خاڵیەک. خاڵی دووهەم هەر کاتێ هەر گروپێ لایەندا لە هەر ئاینێک لەو ئاینانام ئەرکی سەرەکی یەکەم لەسەر شوێنکەوتوانی ئەو ئاینەیە کە بەڕەنگاری ئەو چەوتی و لارێ بنەوە و دژایەتی بکەن. ئەنجام ئەرکی هەموو کەسێکی ترە لە دەرەوەی ئەو ئاینە ئیترچی ئاینەکانی تر بن یان ڕێکخراو بن یا وڵات بن یارمەتی ئەو خەڵکانە بدەن ئەو هەڵەیە ڕاستکەونە نەک بە پێچانەوەکەوەی کە باسمان پێکرد وەکو فتەکە بەکاربێنە بۆ دژایەتیکردنی خودی دینەکە ئەگەر وان نەکرا لە خاڵی دووەمە خاڵی سێم ئەوەیە یعنی بازنەی خراپی و تونوتیژی ئەو لاریە ئەو چەوتیە فراوان ئەبێت ئەمڕۆ ئەمە ڕووەدا لە جیهانەکە بەشکی بەری دوور و نزیک ئەگرێتەوە. کاک محەممەد زۆر بە کورتی وەڵامی ئەم دو پرسیارم بدەیتەوە. ڕۆژاوا ینی داکۆچی لە بەهاکانی خۆی دەکات لە شەڕی دژی تێرۆریزمدا بە هەمان شێوەش ئەرکێک لەسەر جیهانی ئیسلامی هەیە کە داکۆچی لە ئاینەکەی خۆی بکە. جیهانی ئیسلامی دەتوانێت چی بکات لە کاتێکدا قەیرانی ئاینزایی شیعە و سونە بەرۆکی ئەم جیهانە ئیسلامی گرتووە؟ لە ڕاستیە توانێت زۆر بکە هەر پەیوەستە بۆ خاڵانی کە باسمان کرد بە شێوازی میانەڕەوی ئیسلامی چی لە فکر و ممارەسەدا لە ئاستی ڕێکخرا و لە ئاستی ئەحزابی سیاسی لە ئاستی دەوڵەتشا ئەبێ هەماهەنگی هەبێ ئەبێ هاوکاری هەبێ هەماهەنگی و هاوکاری هەبن. زۆر سپاس دەکەم کاک محەممەد بم بەخشە کاتم نەما.